یەکەم کۆبوونەوەی لە پارێزگای هەڵەبجە بێ و داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی نوێکە پێک ئەهێنرێت یەکەم کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران لە پارێزگای هەڵەبجە بێ بۆی لە نزیکەوە ئاگایان لە کێشە و مەشاکیلەکانی پارێزگای هەڵەبجە بێ وە گوێ لە داواکاریەکانی کەسوکاری شەهیدان هەرچەنە بەداخەوە لە ساڵانی ڕابردووە زۆرمان پێشکەش کردووە بەڵام پێم وایە ئەگەر خۆیان لە واقع حاڵە ئێمە میوانناریانەکەین بۆ نەک بۆ یەک ڕۆژ بۆ ماوەی هەفتەیەک بتوان لە نزیکەوە گوێ لە خەڵکی هەڵەبجە و کەسوکاری شەهیدان و بریندارانی چەکی کیمیایی بگرن. ئێمە لە دوو ڕۆژی ڕابردووە ڕەزامەندی وەرگیرا بە دەستخۆشیەوە بۆ 64 بەرکەوتۆ بەڵام لێرەوە بە حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێم بەرکەوتوانی چەکی کیمیایی چارەسەرکردنیان تەنها بە نەشتەرگەریەک و وەرگرتنی دەرمان و سەردانیکردنی پزیشکێک نییە بەڵکوم پێویستیان بە چارەسەری بەردەوام و چاودێری ورد هەیە لە نزیکەوە واتە پێویستە بودجەیەکی تایبەتیان بۆ دابین بکرێت سەبارە بە مناڵەون بووەکان کێکێکە لەو کەیسانەی هەتاسە بە هەڵپەسێراوی ماوەتەوە ئەوەش کەیسێکی زۆر گرنگە هیوادارین لە کابینەی نوێ کاری جدی لەسەر بکرێت. هەڵەبجە سمبولی هەموو کوردستانە هەڵەبجە کوردستانی بە هەموو دنیا ناساند